بانگەشەی هەڵبژاردن کۆتایی هات. بەشێک لە هاوڵاتیانی هەولێر و سلەیمانی ئەڵێن ئەبوایە ئەو پارە زۆرەی لە بانگەشە خەرج کرا چەند ماڵێکی پێئاوادان بکرابایەوە. ئەمڕۆ یەکەم وەجبەی پەتاتەی کوردستان بەرەو وڵاتی ئیمارات بەڕێکەوت. باس لەوە ئەکرێت کە کوردستان خراوەتە ناو بازنەی بەرهەمهێنانی پەتاتە لە جیهاندا. سڵاتان لێبێت. ژمارەیەک هاوڵاتی لە هەولێر و سلەیمانی بیرروڕای جیاوازیان لەبارەی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەیە کە ئەمڕۆ سەر لە بەیانی کۆتایی بە بانگەشەکە هات. بەشێکیان پێیان وایە دەبوو ئەو پارەی لە هەڵمەتی بانگەشە خەرج کراوە بدرایە بە خەڵکی هەژار و کاریگەری باشتر ئەبوو. بەشێکیان پێیان وایە بانگەشەی ئەم جارە هێمنتر بووە و کێشەی ئەو تۆی تێدا نەبووە. پەیام نێرانی 964 لە هەولێر و سلەیمانی بیرروڕای ژمارەیەک هاوڵاتیان یان وەرگرتووە سەبارەت بە کاریگەریەکانی بانگەشەکە لە سەر بیرروڕا و بەشداریکردنیان لە دەنگداندا. ئەوانەی لە هەولێر قسەیان کردووە پێیان وایە هەڵمەتەکە هێمن بوو کێشەی ئەو تۆی تێدا نەبوو، بەڵام کاریگەری ئەو تۆشی لەسەر بیرروڕای ئەوان نییە و بۆ دەنگدان بە تایبەتیش و ئەو حزبەی کادەنجی پێئەدەن. ئەو هاوڵاتیانەی لە سلەیمانیش قسەیان بۆ 964 کردووە بیرروڕایان هەندێک جیاوازترە و جۆرێک لە ڕەشببینی پێوە دیارە. ئەوان پێیان وایە بانگەشە کاریگەریەکی ئەو تۆی نییە لەسەر بیرروڕای دەنگدەر. بەشێکیش پێیان وایە و پارەیەی لە بانگەشە خەرج کراوە بە خەڵکی هەژار بدرایە زۆر باشتر بوو. زیاتریش هاوڵاتیانی بەرەو دەنگدان و حزبەکان ڕائکێشانە خەسارکردنی ئەو هەموو پارەیە لە پۆستەر و وێنە و لافیتە کە هەر ئەمڕۆ بەیانی زۆرینەی پۆستەرەکانیش بۆ سوود وەرگرتن لە شیشەکانیان لەلایەن هەندێک خەڵکەوە برانەوە ماڵەوە. کوردستان لە بەرهەمهێنانی پەتاتە چۆتە ناو بازنەی جیهانی و پەتاتە لە ئاستی جیهاندا خواستێکی زۆری لەسەر. ئەمە قسەی هێمن سەید مراد بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێرە کە لە کاتی بەڕێکردنی یەکەم بارە پەتاتەی ئەم ساڵی کوردستان بە وڵاتی ئیمارات بۆ 964 ئەم قسەی کرد. ئەمڕۆ 6,000 تۆن پەتاتەی کوردستان لە هەولێرەوە بەرەو ئیماراتی عەرەبی بەڕێکرا و بڕیارە 100,000 تۆن ڕەوانەی ئیمارات و وڵاتانی دیکەی کەنداو بکرێت. هێمن سەید مراد بە 964 وت بەرهەمی کوردستان ساڵانە 600,000 تۆن پەتاتەیە و لەو بڕا 150,000 تۆن بۆ ناوخۆی و ئەوی دیکە زیادەیە و دەبێت بازاڕی بۆ پەیدا بکەن. هەروەهاڵێت بە سەدان تۆنیش دەنێردرێتە بەشەکانی دیکەی عێراق. لەگەڵ ئەوەشدا ئاشکرایەکات کە لەم وەرزەدا ڕێگەنادەن پەتاتەی دەرەوە بهێنرێتە هەرێمی کوردستانەوەی سەرپێچی و کارەش بکات بێگومان حەق و حسابی لەگەڵەکەن. بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی هەولێر ئەوەشی باس کرد هەر پەتاتە نییە بنێردنە دەرەوە بەڵکو هەنار و ترێ و هەنجوینیش هەناردە ئەکەن. کاتێک بەرهەمی زیاد لە پێویستی ناوخۆ بەرهەم ئەهێنرێت ئەوانیش بازاڕی لە دەرەوەی هەرێم بۆ پەیداکەن. لە کاتێکدا خەڵک لە ڕۆژانی بەڕێوەچوونی فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە خەریکی هەنارکڕین و ئاهەنگ و خۆشی بوون، ناو هەڵەبجەش تا ڕادەیەک چۆڵی پێوە دیار بوو. سێ گەنج لە دەرەوەی شار هاتوون و بە هەریان زانیوە دوو ماتۆر سکیلیان لە ناو شار دزیوە، بەڵام ئیشەکە بە سەریاندا تێنەپەڕی و پۆلیس قۆڵبەستی کردن. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ ئاشکرای کرد دوای ئەوەی لەلایەن دوو هاوڵاتی وەسکاڵا تۆمارکرا لە بەشی پۆلیسی نەهێشتنی تاوانی ئەم پارێزگایە سەبارەت بۆی کە ماتۆرسکیلەکانیان لە ناو شاری هەڵەبجە دزراوە. دەست بەجێ لەلایەن پۆلیس بە تایبەتیش پۆلیسی نەهێشتنی تاوان دەستکراوە بە لێکۆڵینەوە بە دوادا چوون بە گوێرەی ئەوەی کە لە ڕاگەیان دراوەکەی پۆلیسی هەڵەبجە داهاتوە. دزەکان تەمەنیان لە نێوان 16 و 17 ساڵیدا بە بڕیاری دادوەر دەستگیر کراون و دەشڵێ خەڵکی دەرەوەی شاری هەڵەبجەن، بەڵام سوودیان لە فیستیڤاڵی هەنار وەرگرتووە و دزیەکەیان ئەو کاتە کردووە. هونەرمەندێک پەیکەرێک بۆ شمشاڵژەنی کۆچکردووی ناودار قالامەڕا دروست ئەکات و دەژڵێت کەس لە هونەر ناپرسێت و ئێمە خۆمان شێت بووین پەلاماری بەردەدەین. بەختیار هەڵەبجەی هونەرمەند و پەیکەرتاش لە بەردی شاخەکانی چیاکانی قەرەداغ پەیکەرێک بۆ قالامەڕە دادەتاشێت. 12 ساڵیشە خەریکی ئەو کارەیە و هێشتا تەواوی نەکردووە. بەختیار بۆ 964 ئاشکرای دەکات بەردی سپی قەرەداخی لە قوڵایی 20 تاکو 50 مەترەوە دەردەهێنێت بۆ پەیکەرەکە. لە ساڵی 2013ەوە خەریکی داتاشینی ئەم پەیکەرێ، بەڵام ماوەیەک وەستا و ئێستا ڕۆژانە بە پێی کات و مەزاری کاری لەسەر ئەکات. ئەم هونەرمەندە دەربارەی قالامەڕەی شمشاڵژەن ئەڵێت مۆسیقی ئەو لە سروشتی خودایی ئەچێت نەک مرۆڤ. ئەو پیاوێکی گەورەیە.
بەختیار هەڵەبجەیی لە بەشێکی زۆری شارەکانی هەرێمی کوردستان پەیکەری هەیە و گلەیشی لە بەرپرسانی حکومی و دەوڵەمەندەکان هەیە کە هیچ لە هونەر ناپرسن و ئەڵێت خۆمان شێت بووینە و پەلاماری بەردەدەین. لە هەرێمی کوردستان نووسینگەیەکی تایبەت بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری ئەکرێتەوە بۆچێ بۆ ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەم بڕیارە نوێیە تاکو ئێستا نووسینگەکان نەکراوەتەوە بەڵام بڕیاری لەسەر دراوە و دەست بە ڕێکارەکانی کراوە بۆ ئەوەی لە تەواوی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان نووسینگەیەکی تایبەت هەبێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کورتە باڵا نابیست هەموو ئەو کەسانەی کە ئەسنە چوارچێوەی خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەوەی سوودمەندی مۆڵەتی شۆفێری بن و بتوانن وەکو مرۆڤێکی ئاسایی ئەوانیش ممارەسەی لێخولینی ئۆتۆمبیل بکەن. قسەمان لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەیەک کردووە لە هەولێر کاک پشتیوانی ناوە باس لەوە ئەکا کە دەستیان بە ڕێکارەکانی کردنەوەی ئەو نووسینگەیە کردووە بەڵام تۆزێک قورسە لەبەر ئەوەی ئەوان مامەڵەیان لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەتە کەواتە ئەو ئۆتۆمبیلەی کە بەکار ئێهێنن بۆ ئەوەی کە خولە تیۆری و پراکتیکیەکان بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری پێ بکەن ئەبێ ئۆتۆمبیلەکە تایبەت بێت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئەڵێ لەگەڵ چەند ڕێکخراوێک لە کۆبوونەوە داین بۆ ئەوەی بتوانین کە یەک لە کۆمپانیاکانی هێنانی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان وەکو بیکەینە سپۆنسەرێک بۆ ئەوەی ئۆتۆمبیلێکی تایبەت بۆ ئەم نووسینگانە لە هەرێمی کوردستان دابین بکات هەم بۆ خۆشی بێگومان ئەبێتە ڕێکلامێک هەمیش ئۆتۆمبیلەکەیان بۆ دابین ئەکات. ڕێکارەکانی کردنەوەی ئەم نووسینگانە بەردەوامە تاکو ئێستا بە فەرمی نەکراوەتەوە بەڵام ئەشڵێ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئەم نووسینگەیە بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەکرێتەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.